بێگومان بە بۆچوونی من دانانی یاسا یان چوارچێوەیەک بۆ ڕێخستنی میدیا ئەلکترۆنی گرنگە لە هەرێمی کوردستان لەبەرەوەی میدیا ئەلکترۆنی دیجیتال میدیا سۆشیال میدیا ئەم تەکنۆلۆژیا تازەیە وای کردووە کە مەجای تەزویر و ساختەکردن و فێڵکردن زۆر بێت ینی یەک کەس دەتوانێت 500 ئەکاونتی جیاواز 500 پیجی جیاواز 500 ناوی جیاوازەوە دروست بکە و بۆ کاری خراپ بەکاری بێنێت و من ئاگادارم ینی ئێستا بەشێک لەو کێشانەی کە لە کۆمەلگەی کوردایە بەهۆی خراپ بەکارێنانی ئەم ئامێرانە و لەلایەن کەسی خراپ و هەتا هەنێک کەس بۆ بازرگانی بەکاری دێنن بۆ ناوزڕاندن و بۆ دروستکردنی کێشە بەکاری دێنن بۆیە گرنگە یاسا هەبێت ئەمە ڕێک بخە ینی ژیانی تایبەتی کەسەکان هەندێک بپارێزێ بەڵام ئەمەی کە ئێستا هەیە پێشنیازە یاسایی ڕێکخستنی میدیا ئەلکترۆنی لە هەرێمی کوردستانی عێراق کۆمەڵێک کەم و کورتی هەیە بۆ نمونە ینی بۆنی ئەوەی لێ دێت کە جۆرێک لە ئازادی ڕادەربڕین بەرتەس بکاتەوە لە هەرێمی کوردستان ئازادی ڕۆژنامەنووسی سنووردار بکە بڵاوکردنەوەی کۆمەڵێک زانیاری لەسەر گەندەڵی و کۆمەڵێک دۆسیە کە پەیوەندیان بە ژیان و بەرژەوەندی خەڵکەوەیە سنوورداری بکە بۆ نمونە لە شوێنێک هاڵێت سەرنووسەری وێبسایت یاخود خاوەنی ئەکاونت یان پیجی سۆشیال میدیا سزا ئادرێ بە غەرامەکردن لە ملیۆنێک کەمتر نەبێ و لە 5 ملیۆن زیاتر نەبێ ئەگەر ناوی کەسێکی زڕاند یا تەشیری بە کەسێک کردیان سوکایەتی پێکردیان هێرشی کردە سەر ئەم سزایە درێت لە کاتێکە ئەکرێ مەسەلەن ڕەخنەکردن لە دەسەڵات بۆ نمونە بە جۆرێک لە تەشیر لێک بدرێتەوە و ئەم ڕۆژنامەنووسە سزا بدرێت ئەم کەسە سزا بدرێت ینی بۆنی ئەوەی لێ دێت کە ئەمە بۆ سنووردارکردنی ئازادی ڕادەربڕین بەکار بێنرێت ینی ڕوون نەکراوەتەوە بە تەواوەتی کە ڕۆژنامەنووس لێرە چۆن هەڵسکۆت بکە مەسەلەن لە خاڵێکی ترا لە مادەیەکی ترا باسی تیرۆرەکات ئەویش دیسانەوە ڕوون نییە ئایا ئەمە چێتەوە سەر یاساکانی پێشتر کە لەسەر تیرۆر دەکراون ئاماژەی بەوە کردووە بەڵام بۆ بواری ڕۆژنامەنووسی ئەکرێت مەسەلەن بڵاوکردن هەندێک زانیاری هەستیار لەسەر گەندەڵی لەسەر خراپ بەکارهێنانی دەسەڵات لە هەرێمی کوردستان لەسەر بەفیڕۆدانی داهاتی گشتی مەسەلەن وەکو تیرۆر مامەڵی لەگەڵا بکرێیان بە ناوزڕاندن ناو ببرێت و سکاڵا لەسەر ڕۆژنامەنووسە تۆمار بکرێ و سزا بدرێت لە کاتێکە ئەمە ئازادیە ینی ئەمە پەیوەندی بە ئازادی کاری ڕۆژنامەنووسیەوە هەیە نەک بە مەسەلەی ناوزڕاندن و تەشیر و تیرۆر یاساکە زۆر گشتیە ینی تۆ کە یخوێنیتەوە هەست ناکە ئەمە تایبەتە بە ڕۆژنامەنووس و بە بواری ڕۆژنامەنووسی و لە کاتێکا پێشتر یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردیان دەرکرد بوو ئەم یاسایەش بە جۆرێک لە جۆرەکان تێکەڵەیەکە لەگەڵ یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنیانی جیاکاریەکی هێڵێکی یەکلاکەرەوە نابینی لە بینیانە کە ئەمیان تایبەت بێ بە ڕۆژنامەنووسان لە کاتێکە پێشتر چەندین ڕۆژنامەنووس بەو یاسایە یاسای خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیکردن سزادران دەستگیرەکران خرانە زیندان ئێستا شەرە و بەردەوامە ئەمە پێویست بۆ ئەم یاسایە چارەسەرێک بۆ ئەو دۆخە بدۆزێتەوە ینی چارەسەرێک بۆ ئەو بدۆزێتەوە کە ڕۆژنامەنووس لەسەر ڕەخنەکردن لە دەسەڵات دەستگیر نەکرێن گوایە ئەمریکانی یان ئینتەرنێتیان یان فەیسبووکیان میدیای ئەلکترۆنیان خراپ بەکارێناوە دەستگیرەکرێن مەسەلەن نابێت دەستگیر بکرێنە بۆ ئەم یاسایە چارەسەری ئەوەی بکردایە بەڵام ئەمەش ینی جۆرێک لە تێکەڵاوبوونی لەگەڵەوەی پێشووترا دروست کردووە ڕوون نییە کەم و کوڕی زۆرە و لە کۆتاییە مەسەلەن ئاماژە بۆ کراوە کە دوو کەس یاساکەیان پێشنیازە یاساکەیان ئامادە کردووە لە کاتێکا پێویستە ڕای خەڵکێکی زۆر وەربگیرێ ینی لە هەرێمی کوردستانە خەڵکی شارەزا هەن لە بواری میدیا ئەلکترۆنی لە بواری ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی زۆر بە ئەزمون هەن پێویستە بۆچوونیان وەربگیرێ کۆنفرانس و کۆبوونەوە بکرێت لەسەر ئەوەی کە ئەم پرۆژەیە پێشنیازە یاسایە چۆن بێت ینی بۆنی ئەوەی لێنەیە کە دەسەڵات بۆ بەرژەوەندی خۆی بەکاری بێنێەوە ببێتە ئامڕازێک بۆ بەرتەسکردنەوەی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانی عێراق ئێمە ئاو چەند ڕۆژێکە پرۆژە یاساکەیان بۆ نردوین بۆی
بیر و بۆچوونی خۆمان بخێنە ڕوو سەبارەت بە بڕگەکانی. ئەم یاسایە وەکو ئێمە وەکو سنتەری میترۆ کە تەماشایەکەین، ئێمە کۆمەڵێ یعنی مەرجی گرنگ هەیە دەبێت لە ناو یاساکە هەبێ. ئەویش ئەوەیە کە ناکۆک نەبێ لەگەڵ یاسا نێودەوڵەتیەکان، بەڵێ نامێ نێودەوڵەتیەکانی تایبەت بە مافی مرۆڤ و مافی ڕادەربڕی، ناکۆک نەبێ لەگەڵ یاسای ڕۆژنامەگەری ژمارە 36 ساڵی 2007 کە لە پەرلەمانی کوردستان دەرچوو، ناکۆک نەبێ لەگەڵ یاسای مافی دەستکەوتنی زانیاری. یاسایەک بێ بیرۆڕای ینی مەساحی بیرۆڕا فراوانکە، مەساحی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەنووسی فراوانکە، نەک بەردەستکی گاتەوە. لەبەرەوە ئێمە وەکو سنتەری میترۆ کۆمەڵێ سەرنجمان خستۆتە، ینی کۆمەڵێ سەرنجمان کۆ کردوێتەوە بە تەمەین لە ماوەیەکی نزیکە بیدەین بە لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان. لە هەندێک خاڵە بەڵێ لە هەندێک خاڵە ینی پێمان وایە ئەبێت تعدیلاتی تیا بکرێ. ئەم یاسایە پێویستە ینی بڵێن وەرکشۆپی بۆ بکرێ، کۆبنەوەی فراوان لە نێوان لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان کە بە تەمان خۆیان بیکەن لەگەڵ میدیاکان و لەگەڵ خەڵکی پسپۆر و ئەکادیمی تاکو دەوڵەمەند بکرێ. یعنی هەموو یاسایەکی وا حەساس کە پەیوەندی بە هەموو کەسێکەوە هەیە.